ئاوی گەرمە ڕژ بسم الله بکەم بۆی جن دوور بکەوێتەوە عەزێتیان نەبێت دوایەوان عەزێتی تۆ دەنەوە. ئەم بابەتان هەمووی بۆ ئینسان زوڵم نەکا چونکە ئێتەوەڕی بۆ پێگاتەوە. فەرمی ئەم کچە شووی کرد بە قەیسی کوڕی عەدی وەلەو دوو مناڵی بۆ حودافە لەگەڵ حارث. ئەفەرمێ یەکێ لەمانە جارێکیان مار پێوەیدا مرد. ئەنجا چوون مارەکەیان کوشت، چون مارەکەیان کوشت لەگەڵ ئەوەشا تووڕە بوون فغضبوا فقاموا إلى كل حية في الدار فقتلوها. ئابۆشی و دۆڵایان ڕۆشتن بەناو ماڵ و حاڵەکەی خۆیانە ڕۆشتن هەر مارێکیانە بینی ئەیان کوشت. ئەوسا عەرەب ئاسایی بوو مار لە ماڵەکەیان چونکە زۆربەی ئەو مارانە جنی بوو ئاسایی بوو لەگەڵیان ئاژیان. بەڵام لە ئەخیرەوە ئەبەم شێوەیە ئیتر ئەم هۆزە دەستیان کرد بە کوشتنی مارەکان بە هەموو شێوەیە. ئەفەرمێ فأصبح عدتهم موتى على فروشهم. چەند ماریان کوشت بوو؟ ئەوەندە پیاو لە خۆشیان کوشتە، بەغیان کرد، پیاوێکیان لێ کوشتە، مارێ کوشتی، مارەکەیان کوشتەوە. ئێتاوە دوایی چون چەندین ماری تریان کوشت، هەر مادام وایە مار نایان کوشت، مارەکانیش جنی بوون خۆیانیان لێ کرد. بەقەر عەدەدی مارەکان پیاویان لەوان کوشت هێشتا ئەوان بە ئینسافتر بوون، پیاویان عەدەدی خۆڵە چارمان لێ کوشتەوەتان لێ کوشتەوە. أفرمي فتبعوهم في الأودية والشعاب فقتلوا فأصبحوا وقد مات منهم بعدة من قتلوا من الحياة. أنجا روشنا شيو دولوكيا وكاني أو منطقة وازيان لنا ومع حالك يا ناتشيان كشتبوتيا لا دس يعني كربا معرك كشتم يعني لجنة كان يعني كشتم وبيعني سيريان كربا قرع عددي أو ماراني كشتوانا دي سان بيايتريان لكشتاو. فصرخ صارخ منهم أبرزوا لنا يا معشر الجن. إيكي كان فرمي حوالي كرباين كرب ودي أجنو كان هذه خوتان وان بو بدرخنا. فرمي وهتف هاتف فقال أما إخبار يتري بيشينا ضيك لجنة كان قسيكر ويان أم دير الشعراني قال سهم قتلتم عتوا فصحناكم بموت ذريع. قال سهم كثرتم فبضرتم والمنايا تنال كل رفيع. قال فنزعوا فكفوا وقلوا. فەرمێوتی یەکێکمان لێ کوشتن یەکەکەتان لێ کوشتینەوە تەواو. بەڵام ئێوە دەستان کرد بە کوشتن لە ئێمە بە شێوەیەکی زۆر و زۆر دڕندانە، ئێمەش لێمان کوشتنەوە. ئێوە دەستدرێژی زیاترتان کردەوە بۆ چوونە ناوشی دۆڵەکان، ئێمەش دیسان لێمان کوشتنەوە تا لێمان بکوژن لێتان نەکوشینەوە تەواو. فەرمەیتر دەستیان هەڵگرت لە کوشتنیان، ئەوە بوو عەدەدیان کەم بوویەوە هۆزەش بەهۆی کوشتن و زیادە ڕەویکردنیان لە کوشتن لە جنەکان. ئەوە لەبارەی ئەو بابەتەشەوە کەواتە بەغی و دەستدرێژی بۆ سەر جنەکانیش خوبوونی. ئەمە ئێستا گەر بگەڕین بۆ شاهید لە سونەتا هەیە بۆی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرموو ئەو ئێسکانەی ناوی ئەڵڵایان لەسەریان داوە خواردنی براکانتانە لە جنۆکان پیسیان مەکەن. دیکە پیسیەکەی زوڵمی لێکی ولا كداري خوش معناها هي آوي قرم رش بسم الله بكم بوي جندور كيوته وعزيت يعني دوايا أنا عزيت تودنا أم بابا أنا وياه بوي إنسان ظلم نكا كيته وري وبيجاتو بهم شيء. قال الكلبي فيهم نزلت ألهاكم التكاثر حتى زرتم المقابر جعلوا يعدون من مات منهم. فرمي كلبي فرميتي أو آيات لما أنا دابصي ولم هو زين كما ركان ينكشتو جنا كان ينكشتو ألهاكم التكاثر حتى زرتم المقابر. فرمي كاتك روشنا سرقورا كاني خوان يمردوا كانيان كجدابو بهوي معركان وفرمين جازانيان كتشيان بخوان شي ضربه كان لخوان دا زور كشتن لماركان بيهوي زور كشتن لخوان